ئێمە لێرە کاتی خۆی خێرخوازێک بینایەکی دروستەوە بۆ خانەی بە ساڵات چوان، بەڵام پێش من نازانم بۆچی و بەچی هۆکارێک ئەم وەزارەتە وەری نەگرتووە. کەم تەرخەمیەکە لە وەزارەتی کار بووە پێش هاتنی من وەریان نەگرتووە. ئێستا بەڕێز پارێزگاری هەڵەبجە لەناو ئەو بینایە مەبستم پارێزگا هەمووی نەک بیناکەی پارێزگار بێت. ئێستا بیناکەی خۆیان لە تەواوبوو نایە، ڕێکەوتینێکمان هەیە کە تەواو بوو ئەو ئەڕواتەوە شوێنەکەی خۆی کە ئەو بینایانمان وەرگر بەشێکی بێ بە بەڕێوەبەرایەتی گشتی و بەشێکی بۆ خانەی بە ساڵات چوانە. بەڵام خۆشبەختانە کەمترین بە ساڵات چوومان هەیە لە خانەی بە ساڵات چوان هی هەڵەبجە. پێم وایە هیچ ژینێکمان هەر نییە هەڵەبجەی لە شەڵتەر، هیچ مناڵێکمان نییە لە خانەی بێسەرپەرشتان هینی هەڵەبجەکەمە. بەڕاستی پێمانەڵێت خەڵکی هەڵەبجە زۆر پابندن بە بابەتە کۆمەڵایەتیەکان کە سوکاری خۆیان مناڵەکانیان، بۆیە خۆشبەختانە لەو ڕوانەوە هەڵەبجە زۆر لە پێشەوەیە. بەڵام ئێمە ئەگەر بیناکەمان وەرگرتەوە دڵنیا بنێکین بە خانەی بە ساڵات چوان.